سڵاتان هەبێ ئەم کاتتان باش بەنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. لە ماوەی هەفتەی ڕابردوودا کە جەنگی نێوان ئیسرائیل و ئێران دەستی پێکردووە بۆ چوون و ئاماژەکان بۆن کە کەرتی ئابوووریەکێک بێ لەو کەرتانەی کە پریشک و کاریگەری ئەم جەنگەی بەرکوێت. ئەوی بەتابەتی کە من مەبەستمە لەگەڵ ئەندامێکی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی باسی بکەم کە هێنانی کاڵا و شمەک بەراورد بە ڕابردوو هیچ گرفتێکی بۆ دروست بووە بەتایبەتی لە ماوەی هەفتەی ڕابردوودا. ئایا بۆ دوورمەودا بۆ نزیکمەودا پلانەکان چین لە ژووری بازرگانی پیشەسازی ئەگەر خوا نەخواستە لە بینی دوو کەوانەدا ئەگەر ئەم دۆخە بە شێوەیەکی خراپتر ئاماژە و پێدراوەکانی جەنگ کاریگەری لەسەر ئەم ناوچەیە هەبێت. پلانی دوورمەودا و بەردەست بۆ ئەم دۆخە چییە؟ ئایا ئەتاکو ئێستا کە من لەگەڵ میوانەکەم قسە دەکەم نرخی هیچ شمەک و کاڵایەک لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی لە شاری سلێمانی بەرز بۆتەوە یا نرخەکان هەمان نرخی پێشون و ئەوەی هەیە تەنها دەنگۆی سۆشال میدیا و هەندێک کەناڵی ڕاگەاندنە بۆ ئەوەی کە دۆخەکە بە لە ڕێدا ببن. حتمما لەگەڵم ومانە کۆمەڵی بابەتی دیگە لەسەر کارنامە و بەرنامەی دەستەی ژووری بازرگانی پیشەسازی کە لە ماوەی ساڵی ڕابردوو کۆنفرانسی نوێیان کرد کە بەرنمەکان چی دەبێت بۆ پێشخستنی ڕەوڕەوەی بازرگانی و پیشەسازی لە شارەکە هەمومان دەبێتە تەور وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک حاجی بەهمەن ئەندامی ئەنجومەنی کارگێڕی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی. کاک حاجی سپاس ئەم دەرفەتە. سپاس بۆ سەرتا بەناوی خی گەورە و میرەبان. سپاس بۆ بینەر و بیسەرانتان. دووبارە بەخێر سپاس دەکەم. ئێمەش خۆشحاڵ بن. بابەتی گەرم و ئانی بۆ ئێستا بابەتی جەنگی نێوان ئیسرائیل و ئێرانە لە هەفتەی ڕابردوو کە تاکو ئێستا بەردەوامی هەیە. ئەگەر پێم بڵیت ئەم جەنگە کاریگەری هەبووە لەسەر ڕێڕەوی جموجۆری بازرگانی و هاتنی شمەک لە ئێرانەوە بۆ ئێمە بە دوور بە نزیک شتێکی وا ڕووی داوە؟ تا ئێستاکە سەر ڕایبوونی کێشە ئاڵۆزیەکانی لە ناوچەکە بە تایبەتی وڵاتی دراوسێ لە کاتی ئێستادا هیچ کاریگەریەکی ڕاستەخۆ ناڕاستەخۆی لەسەر جموجۆڵی بازار نییە. بە هیچ شێوەیەک بە هەموو شتێک بە بەرنامە و پلانی خۆی ئەڕوات ئیشەکان تام دەقەیە هێک شت لە ئارادانی و هیچ جموجۆڵێکی بازرگانی تەسیری نەبووە. هاتنی شمەک لە ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان و پێچوانیشەوە بۆ ئەوێ هیچ تاساگەم دەقێ هیچ ئیشکالاتێک نییە و بەردەوامەوە و هیچ ئاستەنگێک نییە. لە ئەگەری درێژەکەشانی ئەم دۆخە چاوەڕێت دەکرێت ئەگەر جەنگەکە بەم شێوەیە بەردەوام بێخوارە خواستە کاریگەرەکانی زیاتری بێ لەسەر هێنانی شمەک و کاڵە. ئێمە هەموو کاتێکە بێ ئەرێنی بکەینەوە شێڵە لە ئایندای شەڵام جەنگە ناوەسێت و کۆتایی پێنا لە مدەیەکی نزیکە. ئەگەر نەژوەسێت هەموو کاتێک کاریگەری جەنگ درێژە بکێشێت ئەچیرە تێبێ. بەس ئێمە وەکو پلانی وەکو ژووری بازرگانی سلێمانی پلانێکمان داناوە لە کۆگەکانی ژوورانی حسابێک بۆ قەزەی ئەم جەنگەگەر بەردەوامیش بێت خۆراکی چەند مانگی ترمان هەیە هیچ ئیشکالاتێک لە بازارە دروست نابێت هیچ گرفتێک لە ئاڵوگۆڕی لە بازارە دروست نابێت چکە چەند شوێنێکی تر هەیە ئێمە ئەتوانین ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵا بکەین. هەر ئێرانی ڕاستی ئێرانی ئێمە دراوسەیەکی سنووری فراوانی هەیە لەگەڵ ئێمە. بەس ئێمە چەند شوێنێکی تر هەیە هەموو کاتێک بازرگان دەچێت تازە ئەدۆزێتەوە لەگای تازە ئەدۆزێتەوە بۆ بازرگانی. ئەوە نییە بڵێ ئێمە ئەمڕۆکە گەر ئێران سنوورەکانی داخرایە بە تاواتیان جەنگە دروست بوو هەرێمی کوردستان بە تاواتی پەکێکەوە بەس احتیمال لەو کاتە بازرگانیەکە ئەکس بێتەوە لێرەوە کاڵا بڕوا بۆ ئێران هەموو کاتێک شتەکان واردە چکە بازرگان هەموو کاتێک بە دوای ڕێگای تازە و سەرچاوی تازە ئاگەرێت. ئەوە نییە بڵێ کۆتایی بێت بەم جەنگە ئاستەنگ دروستە بێت دروست نابێت چکە ئەگەر شەڕەکە ئەم شەڕە دوورە لێ ئێمە سپاس بەخوای گەورە ڕاستە دراوسێمانە ئێران بەس ڕووی بازرگانی و لە ڕووی جموجۆڵی بازاڕۆ هیچ تەسیراتێکی نێتان دەقێ. ئەگەر باسێکی وردەکاری و پلانم بۆ بکەیت کە بەڕێزت ئاماژەت پێکرد لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ پارێزگاری سلێمانی و جێگرەکەی پێما بێ کۆبوونەوە پلانەکە چی تێدا بوو؟ لەگەڵ کاک شاهۆ پلانەکە ئەوە بوو کۆنتترۆڵی بازار و جموجڵەکانی بازارە ئامادە باشیە بۆ ئەگەران کێتە پێشەوە لە پێشاتانی کە لە ئایندایەتە پێشەوە هەموو ئامادە باشیە کراوە کە بۆی کە وەزعی سلێمانی بە تەواتی ئارام و مستەقیر بە لە ڕووی بازار و کۆگاکەنەوە. ئەو شمەک و کاڵانەی کە لە ئێستا و لە پێشترا داهاتم سنوورەتی و چین کاک حاجی ئەوەی کە لێران و هاتووە شیرێمانی و کۆمەڵی موادی ترە کە هاتووە یا شتی تر بەوەی تری کەیت هەموو ترانزیتە
کۆمەڵێ باشە کاشی و سیرامیک و ئەمانەیە کە لە ئێران و ئەدۆک و شیرەمەنی سیرامیک و موادی بیناسازی ئەم کاڵانە لە ئێرانەوەیەت. ئەوەکو ماوادە خوراکیەکان ئەگەر ڕێژێکم پێ بڵێ لە سەدا چەندی بەرهەمی ئێرانی لە بازارەکانی ئێمەدا هەیە و ینی بەشێکی گرنگە لە پێداویستی ڕۆژانی هاوڵاتیان. ئەمە بەپی پێداویستی بازارەوەی کە من پێتەڵام شیرەمەنی ئەوە یعنی شیرەمەنی کۆمەڵک لایەنە ساچری بازار ئێران و ئینەکان دی بەس هەموو کاتێک دەرچێکی تازەتر هەیە بەیانێگەرم ڕێگایش نامێنێت ئەوە نییە بڵێ بازاری سلێمانی تاو بێمادی شیرەمەنی ئەوێت چکار لەبەرەوەی کە خۆمان کۆمەڵە شیرەمەنیمان هەیە زایدەن ڕێگای تر هەیە ینی ساکە ڕێگاکانی ئەوروپا سا زۆربەی بازرگانەکانی خۆمان ڕێ کردوتە ئەوروپا بۆ شیرەمەنی ئەنی بەدیلی تر ئامادەیە ئەوە نەبێت کە بەیانی ئەگەرم جەنگە درێژە بکێشێت و بڵێن ئێمە قەیرانێک لەسەر هەرێمی کوردستان و سلێمانی بە تایبەتی دروستە بێ شتی وا نابێت من دڵنیایی ئەویان بە هەموو هاوڵاتیەک بە پشتی خی گەورە قەتەوە دروست نابێت. کاکدۆزینەوەی ڕێگەی نوێ چزارێک لە قسەکانت ئەمە دووبارە کردەوە لە ئەگەری خوا نەخواستە درێژەکێشانی جەنگەکە و قەتعبوونی دەواازە سنوورەکانی ئێمە لەگەڵ وڵاتی ئێران دۆزینەوەی سنووری نوێ لەلایەنە بازرگانانی ئێمەوە کارێکی ئاسانە بەم دەست و پێ دەکرێت. ئەرخۆی ساکە ڕێگاکە هەیە ئەمە بۆ نمونە ئومڵ قەسر و ئیبراهیم خەلیلمان هەیە لە تورکیاوە ینی ئەمە گەورەترین تیجارەتمان لەگەڵ تورکایە نەک لەگەڵ ئێرانە ینی زۆرترین کاڵامان تورکیە وڵاتە عەرەبیەکانە ئەنسا بۆ نمونە بۆ شیرەمەنی بەدیلی ئەمە بانی قەتەر ئەتوانین لێوە جارێکی تر شیرەمەنی لە ئەوروپا ینی پەکمان ناکەوێت ئەوە من ئەو دڵنیایان بە هاوڵاتیانی شاری سلێمانی بە بێ خەمی لەوە دڵنیا بن. باشە ئەگەر ڕێژێکم پێ بڵێ ئەو ئاڵوگۆڕی کە ساڵانەیە لەگەڵ وڵاتی و ئێران هەمانە بەراورد بۆ ڕێژەیە کە لەگەڵ وڵاتی کۆک و تورکیا هەمانە ڕێژەکە چەند بۆ چەنە؟ ئەساگە و ئاڵوگۆڕی کە لەگەڵ ئێرانە هەمانە 5 بۆ 6 ملیارە ئەمە ساڵانە بڵێ ساڵانە 5 بۆ 6 ملیار دلارە کە ئاڵوگۆڕی بازرگانیمان هەیە لەگەڵ ئێرانەوە بە ترانزیتەوە لەگەڵ تورکیا لەگەڵ تورکیا بۆ 12 ملیۆن دلارە ملیار دلارە نای دوقاتی ئەم ڕێژەڵێ یعنی ئێمە زۆرترین بازرگانیمان لەگەڵ تورکایە بە ترانزیتەکانی شۆسە چکار لەبەرێمە کۆمەڵەشتمان لە وڵاتانی ترۆزار لەبەری کە لەو کاتەوەی کە مەنەسا دامەزرا و حکوومەتی عێراقی لە ڕێی بانکەوە ئیشەکات ئێمە زۆربەی بازرگانەکانمان ڕێ کردو ئومڵ قەسر و ئیبراهیم خەلیل دامەزراندنی ئەو سەکۆ ئەلکترۆنیە کاریگەری هەبوو لەسەر ئاسانکاری جموجۆری بازرگانی طبعاً چکار لەبەرەوەی کە هەموو بازرگانێکە کاتە پارێکی لە ڕێی بانکەوە حواڵاکە گەڵای بە 132 بۆ تەحویلکراوە چۆن ئاسانکاریەکی زۆر باشی هەبوو و کاریگەری خۆی هەبووە. باشە کەواتە ئێستا ینی من لە کۆی قسەکانی بەڕێزەوە تێگەشتم هەتاکو ئێستا شتێک نییە بە ناوی کەمی خۆراک و گرفتی خۆراک لە بازارەکانی ئێمە و ئەوەشی هەمانە تقریبان تاکو 6 مانگی دیکە کێشەی خۆراک لە کۆگاکانی ئێمەدا نییە حتاوەکو 6 مانگ زیاتریش تا 6 مانگ زیاتر لە کۆگاکانی ژووری بازرگانی سلێمانی بازرگانەکان کۆگایەکی باش قەزنکراویان هەیە هیچ گرفت و کێشەیەک دروست نابێت هەتا 6 مانگ زیاتریش لەمڕۆ یەک کاڵا داغڵ نەکە هێتا 6 مانگ بۆ 7 مانگی تریش هیچ گرفتێک دروست نابێت. ئەم قسەیە بۆ پارێزگایەکێک و هەولێر و دۆک و هەڵەبجەش ڕاستە؟ بەڵێ چکە ئەوانش بە هەمان شێوە ئینیانێت چکار لەبەر تا بۆ باشووری عێراقیش لەبەری کە ئێمە زۆربەی بازرگانەکانی خۆمان هەموو وەکالەکە وەکالتە ڕێیسەکان لە سلێمانی و لە هەرێمی کوردستانە تا بۆ باشووری عێراقیش کە خۆراک ئەڕوات. لە چەند ڕۆژی ڕابردوودا هیچ هەماهەنگی و کۆبوونەوە و کۆنتاکتێک هەبووە لەنێوان ژوورەکانی بازرگانی لە هەرێم بۆ ئەوەی مەتبەخێکی پێکێنە مەتبەخێک پێک بێنن بۆ هەر بارودۆخێک ئەگەر بێتە پێشەوە حتا ساکە بەس لە یەکێتی اتحادی عێراق کراوە کۆبوونەوەیە بە چەند ڕۆژی پێشووە کۆبوونەوەکە کراوە هەموو هەر چوار هەڵەبجە ژەم جارە بە خۆشحاڵیەوە بوو بە ئەندامی اتحادی بەقا خۆی پێشتر هەو بەزەم جارە بە لە دوای بە محافظبوونی بە ڕسمی بوو بە ئەندامی یەکێتی اتحادی عێراق و لە ئەو کۆبوونانە باسە و پلانانە کراوە و پێشاتانی کێتە پێشەوە لە عێراقا لە ئایندەیە هەماهەنگێکی زۆر باشە لە بینی جوورە بازرگانەکانی هەرێم و عێراقیشە. یعنی عێراقیش بەشێک دەبێت لە ئەو پلانانێکەوە هەتانە لێرە
طبعا عێراقیش بەشێکە لەو پلانانەی کە هەیە بەس هەرێمی کوردستان بە تایبەتی تر ینی ئەمە هەر چوار ژوورە بازرگانیەکە پلانێکی داڕژا و تۆکمۆی هەیە بۆ هەر ئەگەرێکە هەر پێشاتێکە بێتە پێشەوە لایندەیە. باش عێراق بڕیاریدا کە کۆمەڵێک ڕسمی گومرگی نوێ لەسەر کاڵا و شمەکەکان بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان دابنێت ئەمە کاریگەری دەبێت لەسەر بەرزبوونەوە و جۆری نرخەکان بە تاکیت هەموو زیادبوونێکی باجی گومرگی تەسیری هەیە لەسەر بازار چکار لەبەرەوەی کاڵانی کاتێک باج زیادی کرد کاڵەکان سیعر گۆڕانکاری بەسەرایەت بە هەموو شێوازێک ینی تەسیراتی هەیە بەس بەو تەسیراتە بەرچاوەش ناکەتەوە بڵێ بەیانی بە شێوازێکی بەرچاو و زۆر کاڵەکان بەرزۆبێ نا. بڕیارەنەوەیەکەی حکوومەتی عێراق بەربەبنای چییە کاک بامن بۆ منەخۆ ینی هەماهەنگی و کۆنتاکت و ینی هەماهنگێکی باشە بوو لە ڕووی هاودۆ هەناردە نێوان عێراق و هەرێمی کوردستان ئەم بڕیارە لەم کاتەدا بوو ئەم بڕیارە لەم کاتە کە دەرکراوە کۆمەڵی ئیجاباتی خۆی هەیە لەنەوە چەند وەخت بێن بڕیارە هەبێت بەس تاساگە حکوومەتی هەرێم بڕیارەکە مەرزەکان نەکراوە بە ئەلکترۆنی هەتا نەشکرێ بە ئەلکترۆنی و بڕیارە جێبەجێ ناکرێت کەی هەموو مەرزەکانی هەرێمی کوردستان هەر سێ مەرزەکە کە بوو بە ئەلکترۆنی و جێبەجێکرێت ئێساکە لە چەند مەرزێکە کراوە بە ئەلکترۆنی جێبەجێکرێت بەس لایەندا ئەوان تریش بەس بۆ شێوەی بە شێوەیەکی بەرچاو و زۆر تەسیری لەسەر هەبێت تەسیری بەس تەسیری هەیە لەسەر بازرگان و لەسەر هاوڵاتیش زیادبوونی با هەموو کاتێک ینی گۆڕانکاری بەسەر سیعری بازار ڕاهێنێت. باشە کەواتە ئەگەر ئێستا پێم بڵیت ئەگەر ئەم جەنگە بەم شێوەیە کە ئێستا هەیە و بەردەوام بێت حکوومەتی هەرێم بە تایبەتی ژوورە بازرگانەکان نزیکترین ڕێڕە و دەرچە کە بیدۆزنەوە لە دۆخێکی ئاوەهادا چی وڵاتێکە؟ تورکیا و وڵاتانی دەرە وڵاتە عەرەبیەکانە ئەنی ئەمە کە ئێسامە بازرگانێکی باشمان لەگەڵ تورکیا هەیە لەگەڵ وڵاتە عەرەبیەکانە هەمانە بۆ نمونە لەگەڵ ئەوروپا هەمانە یعنی ئێمە ئەوە نییە کە بۆ نەگەر دەستێت دەواازی ئێران داخرا و کۆتایی بە هەڵاوسانێکی گەورە لە بازاری هەرێمی کوردستان و سلێمانیش دروستە بێت دروست نابێت من دڵنیایی ئەوەیەم بەو شێوازە نابێت هەموو داخستنی سنوورێک ئیجابی خۆی هەیە دەوری خۆی هەیە تەسیری هەیە بەس بەو شێوەیە ناکە تۆ بڵێ بانی ینی بازار هەڵاوسان دروستکات ڕەنگە لایەنە سلبیەکەی ئەوە بێت لە ڕووی تێچووی بازرگانی و هێنانی ئەم شمەکانە گرانتر لەسەر بازرگانانی ئێمە بکەوێت لەوانەیە من ئەوە چوونەم نییە چکار لەبەر ئێمە چەند وەختێکە ینی بە حکمی ئەوەی کە بە حکمی مانەسە و ڕێی بانقیەکانەوە ئێمە ڕێگا بازرگانەکەمان گۆڕاوە ڕێگا بازرگانێک ئێستا زیاتر بۆ تورکیا ئیبراهیم خەلیل و ئومولقەسرە ینی ئەوە چەند مدەی 6 مانگ بۆ ساڵێکە ئەو ڕێگایە گۆڕاوە باشە لەبەرەوەی کە ئێمە هیچ بازرگانێک ئامادە نییە کە لەوی کۆمەڵش نەبێت کە لە ئێران و هاورداکرێ و لێوە بە ترانزیت دێدیا کەمە زۆر کەمە ینی ئەو دابازی و ئەو ڕقەمە لە دابازی نیشە ئەگەر ئەم جەنگەش نەبێت هەردا ئابازێت چکار لەبەری هەموو کەسێکی ئەمە لەبەری کە لە ڕخەتی ئەو سێ مەرزەوە بە هیچ شێوەیەک شمولی مانەسە ناکات ناتوانێت ڕێبانقیەوە ئیشەکانی بکات. کەواتە ئەگەر پرسیارەکە ئەوە بکەم بازرگانێک سود و قازانجی لەوەدایە کە لە ئێران و شت بهێنێت یاخود لە تورکیاوە لە تورکیاوە چکار لەبەری کە توان لە ڕێ بانقەوە پارەکەی حواڵەکە تو بە بانقی بەحینی بانک پارەکە دۆلاری بۆشکێتەوە بە 132 بەزای لە ڕێ ئێرانەوە نابێت لە ڕێی حواڵەوە پارەکە بکات لە ڕێ بانقەوە ناتوانێت لە ڕێی مانەسە و بانقەوە ناتوانێت هەنی خۆی ڕێگاکە ئۆتۆماتیکی لە گۆڕانکاریایە. تورکیا وڵاتەیە کە ئێمە بتوانین تەواوی پێداویستەکانی ناوخۆ لە شمەک لە کەلوپەل لە خۆراک ئەوەی کە پێویستی ڕۆژانەی هەر هاوڵاتێکە لەم شارە بتوانین هەمیلیوە هاوردە بکەین هەر تورکیا نییە بە تایبەتی ناتوانین هەم پێداویستەکانمان لە تورکیا بدۆزینە بەس بەشێکی سەرەکی زۆری ئەتوانین لە تورکیا بدۆزینەوە بەس وڵاتە عەرەبیەکانیشمان هەیە ئێمە بە هەمان شێوە وڵاتانی تریشمان هەیە کە ئەتوانین لە ڕێی دەریایەوە بێتە ئومولقەسر و لێەوە داخڵی عێراق بێتەوە و ئیشکالات دروست نابێت بە دڵنیایی ینی هەموو هاوڵاتیەک بە بێخەم هەموو کاتێکی جەنگ ڕاستە تاسیراتی هەیە بەس ئەگەری وەستان و ئاشتیشەیە
هەموو کاتێک بە ئەمە هەربی لەوە نەکەین ئەو بڵێن ئەم جەنگە درێژاکێشە لەوانەیە ئەم جەنگە 2 هەفتەی تر کۆتایی پێ بێت. وڵا خۆ کاک بۆ من ئەگەر جەنگیش نەبێ خۆتۆ هەر ئەبێ پلانی خۆتت هەبێ. بە تەکشی دێمە پلانەکە هەیە چۆن پێتەڵام پلانەکە خۆی وا گۆڕاوە یان ێساکە ئێمە خۆراکیەکانمان زیاتر لە وڵاتانەوەیت یانی هندستانە پاکستانە ینی کۆمەڵی وڵاتی تر هەیە ئەوروپایە وڵاتە عەرەبیەکانە قەسێ ئەمانە هەمووی لێوێتوێت ئەم قەسر و لە ئەم قەسرەوە داخڵی عێراق بێت. باشە کەواتە ئەوەی کە تایبەتە بە سوتەمەنی ڕێژێکی باشی سوتەمەنی ئێران و هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. ئەم بابەتەش هیچ گرفتێکی بە دروست نەبووە؟ ئەو سوتەمەنی مدەی چەند مایان کە سوتەمەنی بە ڕێژەی کەم لە ئێرانەوەیەت. هۆکارەکەی بۆچی بەڕێتەوە؟ هۆکارەکەی ئەوەیە خۆمان مەسفاکانی خۆمان ناوخۆ بەرهەمی ناوخۆی خۆمان هەیە لەم کاتە یانی ئەوەی کە تاساکە لە ئێران هاتۆ مەگە بە دەبەهات بێت یا چەندێکە ئەو سوتەمەنی بەو بەرچاوە لە ئێران نایێت. ینی ئەمە مەسفاکانی خۆمان بەرهەمی ناوخۆی خۆمان مەسفاکانی ئێمە بەرهەمی گەشتێتەوە ئاستەی کە بتوانێت پێداویستی ناوخۆ پڕکاتەوە؟ بەڵێ ئەگەر ئێساکە بەو شێوازی کە هەیە تاسا هیچ گرفتێکمان نییە ئەگە گرفتی شەیە بەیانی تورکیا ئەتوانین ئەو کەمی کە هێتوانین لە تورکیا پڕکەینەوە قەزەی سوتەمەنی. جا کاک بە منەگەر بەم منتیقەی جەنابوو بێ خۆ دەبوو نرخی باڵنزین و جۆرەکانی داوەڵەزێت ئێمە لە ناوخۆکەواتە ئەگە بەرهەمەکەی ناوخۆ بێت. بەرهەمەکەی ناوخۆیە بەس ئەمە کە شتێکە ینی بە نرخی سوتەمەنی لە عالەما گرانە نەوەکو لە هەرێمی کوردستانە بڵێ کە گران ینی هەرێمی کوردستانەکە مقارنەکەی بە هەر شوێنێکی تر لە هەموو شوێنێکە زانترە سوتەمەنی لی هەت سەری دراوسەکانی خۆمان بکە بچۆت تورکیا ینی ساکە لە هەموو شوێنە هەرێمی کوردستان سوتەمەنی هەرزانترە. ئەوە بۆ ئەوە گەڕێتەوە کە بڵێ ینی مەسفاکانی خۆمان بێت و نەوتەکەی خۆمان بێ. باش ماوەی چەندێکە بۆ نمونە ئێمە دەتوانین لە پێداویستی ناوخۆ ئەم بڕەبانزینە دابینکەین بە هەموو جۆرەکانیەوە چەندێک دەبێت؟ ئێمە سام بدەیەکی زۆر مەسفاکانی خۆمان ئیشەکات هیچ شکالاتێکمان نییە ئەنی ئەوەی کە ئەو بنزینە بەو بڕێکە هات لێرانەوە بڕێکی زۆر کەمە بە دەبەیە وەکو ئەوە نیکە بڵێ لە دەرەوە بنزین کاریگەری هەبێ لەسەر بازار هیچ تەسیراتێکی نییە لەسەر بازار. باشە ئەو بەرهەمە نەوتیانی کە لێرەوە هەناردەی وڵاتانی کەندا و دەکرێت لە ڕێگەی ئێرانەوە دەڕۆیشت پێشتر بۆ نمونە قیر و جۆرەکانی بە ئێساشەوە ئەم ترانزیێتە بەردەوامە تام دقەیە ئەڕاتکەوەی کە ئەڕوا بەس من ئاگاداری قیرم کە قیر ئەڕات قیر ئەڕات و تا ئەم دەقێشی شکالاتێکی نییە کە ڕوا بۆ وڵاتانی تر بە ترانزیت زیاتر بۆ پاکستان و هندستانە چێ قیرەکەش. ینی ئەم جەنگە نەبووە هۆی سنوردارکردنی ئەم دقەیە نەبووە نازانێت مدەی ئایندا ئەبێدیان نابێت ئەمەیان ئەگەرێکی کراوەیە چکە ئەم جەنگە سەرکێشێت و بەردەوام بێت تەسیراتی بێت. ینی داهاتوو وەڵامیان پرسیارەیەاتەوە بەڵێت لە داهاتوە وەڵامیان پرسیارە ئەگەر ئێمە هەچێک بڵێن پێشی حداسەکانەکەوین. باشە تقریبا ماوەی ساڵێک زیاترە ژووری بازرگانی سینەمانی بە ستافێکی نوێی کارگەڕیەوە دەست بەکار بووە حتمما دەبێ پلان و بەرنامەکان بۆ باشترکردنی جۆری بازرگانی و پیشەسازی لەم شارە بەراورد بە ڕابردوو جیاوازتر بێت. چیتان کرۆلێکەوە دەست پێ دەکەن؟ ئێمە وەکو ژووری بازرگانی سلێمانی پلانمان هەیە پلانێکی دوورمودەمان هەیە بۆ ئەم 4 ساڵە ینی کۆمەڵێک شتەیەکە کراوە لەم 4 ساڵە ئەنی هەموو دقەیەک بازرگان ژووری بازرگانی ماڵی دووەمی هەموو بازرگانێک بووە بەبێ ئەوەی کەی هەچ کاتێک هەچ گرفتێک لە هەچ بز بازرگانێک لە هەچ شوێنێکە دروست بوو بێ ژووری بازرگانی هەموو دقەیەک شەو بوو بێ ڕۆژ بوو بێ لەسەر خەت بووە ئەوە نەبێت تیمێکە بە یەکگرتووی ئیشەکات تیمێکە ئەوە یەکدەست پلانێکی دوورمەوتای هەیە ینی لە ئایندەشە بیدایەتە ئەین لە مدەی ساڵێکە کۆمەڵەشتی زۆر باش کراوە ڕێخستنەوەی بازار و کۆمەڵەشت هەیە کە کراوە ینی لیژنە قایمقامێتەکان ئەمانە هەمووی چاودێری بازرگانی ئەمە هەمووی لە ژووری بازرگانیەکە لەو کەسانی کە تایەتی و ڕۆژانە متابعی بازار و کارگەکان و شوێنە گشتێکانەکات. ئەگەر ڕوونتر پێم بڵێ لە زانستی ئابووریدا بۆی هاوڵاتیەک باشم جملەیە تێبگات ژووری بازرگانی پیشەسازی تعبیرە لە چی؟ ژووری بازرگانی سلێمانی شوێنی بازرگان و سەرمایه‌دارانی سلێمانی و شتومەکە ئەو کاڵانی کە هاوردە ئەکرێت لە عەلەما
گەورەترین ئەگەر لە حکوومەتاگە تۆ دیقەت بدەیت ینی لە وەزارەتەکان گەر تۆ ژووری بازرگانیانی احتیباری سەرکشی هەیە لە عالەما ژووری بازرگانی ژووری بازرگانی ئەو شوێنەیە کە هەموو شوێنی احتیباری کولی لەسەری هەیە لە ماوەی ڕابردوو ئەم دەورەی بینی بە کاک بە من ڕاشخواانە پێم بڵێ بەڵێ بەتاکیت ینی ژووری بازرگانی ئەو شوێنەوە لە عالەما احتیبارێکی زۆری هەیە ئەسا ئەوانەی کە تعاملی ژووری بازرگانی لەگەڵ سەفارەت و کنسوڵخانەکان و لەگەڵ وڵاتان هەیەی هیچ کەمتر نییە لەو علاقەی کە لەگەڵ حکوومەتە هەیە لە بابەتی پیشەسازی پلانەکان چی دەبێت؟ ئەنی پلانێکی دوورمەودا هەیە لە ئایندا ینی ناوچەی ئەمە منتیقی ئەمە کوردستان بە کاملێنە لە قزەی پیشەسازی ئەو ئاستەنێکی ئەمە دڵمان پێی خۆش بێت لە ئایندا ئیشەڵا پلان هەیە کە ئەین ناوچە پیشەسازیەکان دروست بکرێت لە هەرێمی کوردستانە لە سلێمانی بە تایبەتی ئەو ناوچە پیشەسازیانە هاندانە بێ بۆ کەسێکەگەی بوێ پیشەسازی بچووک مامناوەند بکات. ینی ئەمە کاریگەریەکی زۆر باشێ بە لایەندا ئەمە سایەکێک لەو پلانانی کە هەممانە شوێنێکە بۆ ئەوەی کە بۆ ناوچەی پیشەسازی بۆ پیشەسازی بچووک و گەورە ئامادە بێت. ئەو پلانە هەیە و لایەندە شایشەڵا پێشتر دەوترا پارێزگای سلێمانی یەکەم شاری عێراق لە ڕووی پیشەسازیەوە ئێستاش لەم ڕیزبەندیدایە؟ ئێستاش بەڵێ لەم ڕیزبەندیە ئێستاکەش شاری سلێمانی لە قەزەی پیشەسازیە لە هەموو شارەکانی تر لە پێشترە لەم دەقەیە تر لایەندەشان نازانین لایەن پلانێکە بێت لە وڵات لە خواروە بۆ ئەم پلانە تێک بدات بەزەبێ ئێمە پلانیەوەمان هەیە بە وریایەوە تەعامل لەگەڵ ئەو هەستی ناکەین ئەو ئەگەرانی کێتە پێشەوەکو ژووری بازرگانی سلێمانی. باش من لە قوتای بەرنامەکە نزیکەمەوە دەمێت دوا سەرنج دوا تێڕوانینی خۆ لەسەر کۆی تەوەرەگە گە شتێک ما بێبیڵیت دەستخۆشتان دەکەم و سپاس بۆ ئەم چاوپێکردن و هیوادارم کوردستان ئارام بێت و پێویست ناگە هیچ کەسێک لە دڵ ڕاوچێ و گومان نابێت لەسەر کەمی کاڵا و قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستانە. تەنها ئەمە یاخود بەرز نەبوونی نرخەکانیش دەبێت دڵنیابێت بە تەکید هەتا 6 بۆ 7 مانگی تر هیچ گۆڕانکاریێکی نرخ ڕوو نادات ئەگە دانەبەزێ بەرز نابێتەوە. ئەگەر شتێکی وا ڕوویدا هاوڵاتی چۆن پەیوەندی بێەوە بکە هێڵێکی گەرمی تایبەت هەیە بەم بابەتە؟ ژووری بازرگانی لیژنەی قایم قامەت هەیە لیژنەی قایم قامەت و چاودێری بازرگانی و ژووری بازرگانی ڕۆژانە لە بازاڕن هەموو کاتێک ڕۆژانە لە بازاڕان و چاودێری نرخەکانەکەن دڵنیا بە لەوە کە هیچ کاتێک هیچ شتێکی وا ڕوو نادرێت چکار یەکێک لەو پلانی کە داڕێژراوە بۆ کۆبوونەوەکەی لەگەڵ جێگری پارێزگاری سلێمانی بۆ ئەوەیە. زۆر سپاس بۆ حاجی بەمن ئەندامی کارگەڕی ژووری پیشەسازی و بازرگانی سلێمانی سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێوێت. زۆر سپاس منش خۆشحاڵ بووم. بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.